بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزانم سڵاوتان لێبێ و کاتتان باش بە هیوای تەندروستێکی باش و سەلامەتی بۆ هەموو لایەک. سپاس بخوا ئەم ڕۆژ دەرفەدە بوو لەگەڵ هاوکارم دانیار نورەدین لە پەیامی ڕۆژەوە بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاواز لە پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین. سڵاو و ڕەحمەتی خواتان لێبێ بینەرانی عەزیز، خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێ لە دەستپێکی هەفتەیەکی نوێ داهاتینەوە خزمەتان. هیواخوازین کە ئینشاءڵڵا هەموو لایەک تەندروستێکی باشتانە بێت و دووربن لە هەموو دەرد و بەڵایەک و نەخۆشیەک وە ئینشاءڵڵا وما پێکەوە تاوی ڕێنمایەکان جێبەجێ دەکەین تاوەکو چی دیکە ئەو ڤایرۆسە بڵاو نەبێتەوە ئینشاءڵڵا. ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادە کردوون لە تەوەری یەکەمدا باز لە ئەو بابەتە دەکەین کە لە سۆشیال میدیاکانە بڵاو بۆتەویش هەشتاگی کوا 400 میلیارد دینارەکە کامە لە تەواوی سۆشیال میدیا و لە بازار و لە کوچە و لە میوانی و لە هەموو شوێنەکاندا باسی ئەمەیە. تەنانەت دوێنێ بەیاننامەیەکی بڵاو کردووەکەوی سەرنجم ڕاکێش و بەلامەوە کۆمەڵی پزیش بەیاننامەیەکی بڵاو کردووە لە کۆتایی بەیاننامەکەیە نووسرا بکات 400 میلیارد دینارەکە. وەڵایزان لە بەشێکی تری بەرنامەکەشمانە قسە لەسەر یادی وەفاتی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی دەکەین کە ئەمڕۆ ساڵ یادی وەفاتیەتی، بڕوا کۆمەڵێک بەرگە و بابەتی تری جیاوازیشمان بۆ ئامادەکردین. دەستپێکیش دەچینە لای بڕگەی کەشوهەوا بزانین پێشبینەکانی کەشوهەوا و پلەکانی گەرمان لە هەرێمی کوردستاندا چەندە پێکەوە بینەری دەبین.
بەڵازیزان دەچین لە لای نرخی دراوەکان زانین ئەمڕۆ نرخی دۆلار بەرامبەر بە دینار کە یەکێکە لە نرخی یەکێکە لەو دراوانی کە گرنگە بە هەرێمی کوردستان زانین چەندە لە ماوەی ڕابردوودا کۆمەڵێک بەرزونزمی بەخۆ بینیە مەشکاریگەی لەسەر بازرگانی هەموو بزانین ئەمڕۆ نرخی دراوەکان بەگشتی چەندە پێکەوە بینەری دەبین. وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە دەمانەوێت قسە لەسەر ئەو هاشتاگی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و بگرە کەمێک لە تۆڕەکانی تریشکەوە هەمووی بەجارێگە پرسن کوا 400 ملیارەکە. دەمانەوێت قسە لەسەر هۆکارەکانی ئەم با بڵێن جۆرێک لە حەملە یاخود کاریگەریەکانی وەروەها دەرەنجامەکانی ئەم جۆرە لە هەڵوێستی هاوڵاتیان چی دەبێت بۆ قسەکردن لەسەر ئەم تەوەرێژ میوانداری زۆر بەڕێز سەربەز نەریمان ڕۆژنامە نووسمان کردووە. کاک سەربەز زۆر بەخێربێی. سپاس بەخێر. ئەگەر بپرسم لە یەکەم پرسیار لە بەڕێزت ئەرە 400 ملیارەکە کووە؟ سپاس بۆ جەرفەتە دیارە 400 ملیارەکە کووە چارەنووسەکەی تایسە دیار نییە وەکو دەوترێت لە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەوەی تایسە خەڵک دەستی کەوتۆتەوە وەکو دەرەنجامی ئەو کەمپینە فراوانەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی بە تایبەتی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بۆ سۆراخی 400 ملیارەکە کرا ئەوەی کە دەست کەوتۆتەوە ئەوەیە کە خورا بۆ ئەوەی تر زۆر دڵنیابی لەوەی کە خورای ئەوە نەتیجەی 400 ملیارەکە. کاک سەربەز ئەگەر لەوە پرسین ینی دەبینی لە هەموو جیهانە کۆمەڵێک دەستە کۆمەڵێک لایانی پەیوەندیدارن معنین بەسەر حکوومەتەوە وەکو پەرلەمان دەستەی نەزاهامانە ئیشی ئەوانە بەسەر کۆمەڵێک قەزیە و کەیسی گرنگی حکوومەتەوە بن و بە شوێنیان بچن. ئەمە لاوازی ئەوانەوە هاوڵاتیان خۆیان هاتوونەتەوە دەنگ یاخود بێ موقیفی ئەوانەیان بۆچی بۆ ئەم حملەیە بێ هاوڵاتی بیکا بۆ ئەبێ بە شوێن داهاتی حکوومەتە هاوڵاتی پرسیار بە داهاتی حکوومەت. جگە لەوەی کە هیچ گومان لە لاوازی ئەو دەستگایانە نییە چ پەرلەمانی کوردستان چ دەستگای چاودێری دارایی و دەستی نەزاهە و هەموو ئەو ناوەندانەی کە ئەرکبارن بەوەی کە بەدۆلاچن بکەن بۆ ئەم پرسانە و تایبەتی ئەو پرسە دارایانەی کە پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوە هەیە لەوە گەڕێکە ئەمە هیچ گومان لە لاوازی ئەمانە نییە بەڵام ئەو هەڵمەتەی کە لە سۆشیال میدیا هەیە گەشەکردنی هۆشیاری کۆمەڵگەیە بە ئاقاری ئەوەی کە ئیتر چیتر چاوەڕێی ئەو دەستگا لاواز و دەستگا کارتۆنی و موەسسە دروستکراوانی حیزب ناکە کە لە بری چاودێریکردنی دەسەڵات لە بری بدۆداچون بۆ کێشەی هاوڵاتی دروست کراون یاخود ڕۆڵی ئەوە ئەگەڕن شەرعیەت بە مەمانەوەی دەسەڵاتەکە شەرعیەت بە و پاشاگەردانی حکومڕانی شەرعیەت بە بەو گەندەڵیە سیستماتیکی کە لە وڵاتە بەڕێوازیە شەرعیەت بوادن لەبەرەوە وێڕای لاوازی ئەوان ئەمە گەشەکردنیەکی دڵخۆشکەری هۆشیاری کۆمەلگایە بە ئاراستی ئەوەی کە چیتر خۆیان داکۆکی لە مافەکانی خۆیانەکەن خۆیان سۆراخی مافە خوراوەکانی خۆیانەکەن. زۆر باشم. حکوومەت وەڵامی دانەوە دەڵێ ئەوەنە بڕی دراوەتەوە بە قەرزی موچێ ئەوە نەشی دراوەتەوە بە قەرزی کۆمپانیەکانە باشە حکوومەت دەوەنە ئەنی پەلەی بوو کە قەرزی کۆمپانیەکان باتوە یا موچەی فەرمانبەرەکانی گرنگتریان ئەوە تا ئەو کۆمپانیانە ژەر سەر بە بەرپرسەکانی خۆیانن. کۆمپانیەکان جارێ هەر ئوسلوبی قەرزکردنەکە ئوسلوبێکی ناقانونیە لەبەرەوەی ئەگەر بە شێوەی کارتۆنیش بوو وایە دەبوو پەرلەمانی کوردستان بیزانێ ئەم قەرزە لە کێ کراوە بۆ ببرایەتە پەرلەمانی کوردستان و ئۆکەی پەرلەمانی وەرگرتای ئەمە نەکراوە و تا ئێستا ئەڵەن قەرزمان کردووە لە سەرمایەدار ئەو سەرمایەدارانە دیار نین کەس نازانێت کێن
و کام کۆمپانیان کام سەرمایه‌دارن کە قەرزیانیاوە بە حکوومەت لەبەر ئەوەی کە ڕوونە لە پێشچاوی خەڵک هەموو ئەو کۆمپانیانەی کە لە وڵاتە خاوەن سەرمایەن هەموو ئەو سەرمایه‌دارانەی کە سەرمایی زەبەلاحیان لەبەردەسە و بە جۆرێک لە جۆرەکان لینکێکن لە دەسەڵات و بەشێکن لەو دەسەڵاتی کە هەیە هاتە ئەگەر پارێشان لێ وەرگیرابێ وەکو چۆنڵی لە دەستی ڕاست بۆ دەستی چەپ و بە پێچەوانەوە ینی هەرهی خۆیانەوە هێنەوە بە ناوی قەرزەوە دواتر لە پارەی منوت و ئەێنەوە بەوان لە موچەی فەرمانبەران لە قوتی ژیانی خەڵک ئەدرێتەوە بە قەرزی ئەوانە لە کاتێکە پارەکە هی هەری خودی خۆیانە لەبەر ئەوە هەر ناوهێنانیەوەی کە دراوەتەوە بە سەرمایه‌داران وەکو هەندێک زانیاری کە باسەکرێ ژمارە ئەو سەرمایه‌دارانی کە بە حیساب قەرزیان لێوەرگیراوە 11 سەرمایه‌دارن لەولاوە 1,400,000 موچەخۆری هەرێمی کوردستان ئەکرێتە قوربانی 11 سەرمایه‌دار ینی حرمەتی 11 سەرمایه‌دارەکە و ئیلتیزاماتیان بەرامبەر 11 سەرمایه‌دارەکە زۆر ناهاوسەنگە لە بەرامبەر ئەو ئیلتیزامات و واجباتی کە دەبێ بەرامبەر هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەرامبەر موچەخۆرانی هەرێمی کوردستان بیان بێت حساب بۆ وعد و بەڵێنەکانیان لەگەڵ 11 سەرمایه‌دارەکەن بەڵام هیچ حسابێک بۆ ئەو ئیلتیزاماتای خۆیان ناکەن بەرامبەر لانیکەم هەر موچەخۆرانی هەرێمی کوردستان کە بەپێی ئەو لیسانی کە خۆیان دەڵێن 1,400,000 موچەخۆر لە هەرێمی کوردستانە هەیە زۆر باشە کاکسەر بە باسی وشیاری تاکت کرد کەمە ئەتوانم بڵێن قۆناغێکی جەوهری و گۆڕانکاریەکی زۆر باشە بەڵێ کاریگەری ئەم جۆرە لە وشاربوونەوەی تاکی کۆمەلگا دەبینم من هاوشانی کوا 400 ملیارەکە کوا داهاتوومان کوا تەمەنمانیانی ئەمەشی هاتوۆتە سەر کە هاوڵاتیان هەست بەمە دەکەن کەوا دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان بەشێکی زۆر لە عمریشی و لە کاتیشی و لە داهاتووشی بردوون ئەم کاریگەریانە یاخود ئەم جۆرە لە هوشیاریە تا چەند کاریگەری دەبێت تا چەند بەردەوامە بێت بەڕایتەوە یاخود تا چەند بەردەوام بێ باشە گەشەکردنێکی خێرایە بە تایبەتی لەبەرەوەی لە سوسیال میدیا کارلێکەکان خێراترن پەیوەندیەکان ئاسانترن کاردانەوەکان زۆر چاوەڕوان نەکراوترن بە وەکو ئەو گۆڕانکارانەی یاخود ئەو گۆڕانە کۆمەڵایەتی کە لە ناو کللتور و بە مروری زەمن و کاتێپەڕینی کات لە عامی کۆمەلگای ڕوودا گۆڕانکاریەکان لە سوسیال میدیا گۆڕانکاری خێران ینی بۆ گۆڕینی کللتورێکی نیو کۆمەلگا ڕەنگە سەدەیەک 200 کارکردنی بوێتە ئەو کللتورە گۆڕاوە ئەچەسبێ بەڵام لە شەو ڕۆژێکە بابەتێک دێتە سوسیال میدیا ئەبێتە ڕۆژەف ئەبێتە بابەتی گشتی ئەبێتە خەمی گشتی هەموو خەڵک قسەی لەسەرەکە ینی دەستکاری ڕۆشنبیری و جمگە ئەساسیەکانی بیرکردنەوەی خەڵک ئەکا پێک و هەموو کارێکەکەن لەسەر ئەو بابەتە و هەیە ڕەنگە کارلێکە دژەکانی شتوها هینی حسابکە بە کاریگەری ئەو بابەتی ئەژمارکی بۆ منە لەم کەمپینی 400 ملیارە کوایە حزبێکی دەسەڵات هاتووە کۆمەڵێک هاشتاکی دری ڕیز کردو بە سەریەکەوە کە ڕەنگە زۆر پەیوەندیدار نەبن بە پرسی دارایی و پرسی 400 ملیار دینارەکەەوە وەکو کاردانەوە ئەمە دەرخەری چییە؟ دەرخەری کاریگەری ئەو شەپۆلەیەکە لە بەرامبەر دەسەڵاتە دروست بووە دەسەڵات دێت بۆ ڕێگریکردن لەمە یان بۆ وەستاندنی یاخود بۆ گۆڕینی ئاراستەکەی دێ کۆمەڵی هاشتایەکی دیکەی دروست کردووە ئەوەی کە دەسەڵات ئەیکات بەشێکی ئەوەی کە لەژێر کاریگەری هەڵمەتەکەیە ناوێت ئەوە زەق بێتەوە لەسەری کە بچەست پێ لەسەری ئەم 400 ملیارە یان ئەم پارەیە یان هەر بابەتێکی دیکە ئەو لی بەرپرسیارە ئەو خواردوێتی دێک دژی بۆ دروستەکە دژەکە بەشێکی بۆ وەستاندنی هاشتاگەکەیە بەشێکی ترسێکی قوڵە لە هۆشیاربوونەوەی ئەندامەکانی خۆی لە هۆشیاربوونەوەی خەڵکی خۆی لە هۆشیاربوونەوەی دەنگدەری خۆی ناوێت خەڵکەکەی خۆی بگاتە و ئاسە هۆشیاری کە ئیتر پلەی بپرسێ لە بری بەڵێ نەخێر بکە لە بری بەڵێ بۆ بکە ئەمە خۆناغێکی زۆر گرنگە لە هۆشیاری کۆمەڵایەتی کە لە ڕێی سوسیال میدیاوە دروست بووە بەڵێ بێگومان کاریگەری گەورەی هەیە هەر ئەوەی کە لە ماوەی شەو ڕۆژێکە وەزارەتی دارایی ناچار بە ڕوونکردنەوە دراکە ڕوونکردنەوەکەش نەبووە جێی باوەڕی تۆڕە کۆمەڵایەتەکان و ئەو خەڵکی لە تۆڕە کۆمەڵایەتەکان هاشتاگی لە دژی وەزارەتی دارایی و بۆ سۆراخی 400 ملیارەکە کردووە نەبووە جێی باوەڕ ئەمە بۆ خۆی
کاریگەریەکی خێرایی ئەو مەمشاندا کە لە شەو ڕۆژێکە وەزارەتی دارایی هاتە سەرخەت و ڕوونکردنەوەیدا. زۆر باشە کاک نەریمان ئەو 400 ملیارە کە خوراوە پارەی موچە خۆران بۆ پارەی هاوڵاتیان بۆ براوە ینی بۆ نمونە ئێستا هاوڵاتیەک ئەگەر 200,000 لێ ببرێ کەسێک بیبات ئەچێت بەگژیا و ئەچێت لێ قوبوڵ ناکە بەیشوێت ئەمە تەنها بەسە لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەرامبەریان بکرێت کە بە نووسینێک گەشتاگێک دائەنرێت و ئەوە کە تۆ 400 ملیارە لێ براوە ئەمە بەسەیان دەبێتە سەرەتایەکی بۆ فشاخستە سەردەسەڵات تۆ سەری دۆخەکە بکەی کە ئێستا دۆخێکی تایبەتە بە تایبەتی دۆخی کەرەنتینە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بۆ ئەم قۆناغا بە یەکێک لە کاریگەرترین فشارەکان فشاری سوشیال میدیایە لەبەر ئەوەی کە هاشتاگ دائەنێ لە سوشیال میدیا ئەوەی کە لە سوشیال میدیا بابەت ئەنووسێ کە قسە ئەکا کە لایڤێک ئەکاتەوە کە بابەتێک وتارێک ئەنووسێ ڕۆبۆت نییە ئینسانی ئەم وڵاتەیە پیشانیدا خەڵکی ئەم وڵاتە ناڕازیە ئەکەوێتە سەر کات و قۆناغ کە ئایا ئەم ناڕەزایەتیانە بە چ ئاقارێکی ترا ئەڕوە ئێستا خەڵک وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی لە بەرامبەر تەندروستی گشتی لە بەرامبەر ئەو بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مەترسیەکانی ڕەنگە نەچێت لە سەرجادا بەو ئاراستەیە یان بەو ئاستەی کە پێویستە فشار لە سەردەسەڵات دروست بکە ئەمە قۆناغێکی کاتیە بەڵام ناڕەزایەتیەکە هەمیشەیە ناڕەزایەتیەکە ماوەتەوە لە ناو خەڵکە خەڵک پەنگی خواردوێتەوە خەڵک بۆ هەر دەرفەتێکە گەڕێ پرسیاری لە دەسەڵات بکە بۆ هەر دەرفەتێکە گەڕێ یەخەی دەسەڵات بگرێ قسەی دڵی خۆی بۆ دەسەڵات بکەوە قسەی دڵی خۆی پێ بڵێ لەبەرەوە ناکرێن ئەو هاشتاگ و هەڵمەتانی لە فەیسبوک یان لە تۆری کۆمەڵایەتی بەگشتی هەیە نادیدە بگیریان یان خۆت بەکەم حسابیان بۆ بکرێ بەڵکو ئەوە واقع ڕاستەقینەکەیە واقع ڕاستەقینەکەی کۆمەڵگا ئەوەی کە خەڵک هەموو ناڕازیە بەس کاک سەربەزتوانە بڵێم ئەم هاشتاگە جۆرێک لە هەم پشتگیریتر و دڵگەرمتری بەشێک وەرچینێک لە فەرمانبەرانی حکوومەتی هەرێمیش کردو کە بە ئێستاشەوە مەسەلەن بایکۆتیان کردو یاخود ئامادەنین بڕۆنەوە سەر دەوامەکانە من توانم بڵێم پزیشکان کە لەم کاتە هەستیارەشە هەنێ جۆرێک لە توانم بڵێم کاریگەری ئەم هاشتاگەش پشتگیریەکی ئەوان بووە وایە دەوریشیە بێ بۆ بەشێکی لە فەرمانبەرانەوان یەکتری تەواوەکەن خەباتی شەقام خەباتی سوشیال میدیا مانگرتن خۆپیشاندان هەموو ئەمانە پاکێجێکن ئەگەر چی لە قۆناغەکانیان ڕەنگە بۆ حکمی ئەو بار و زروفە تەندروستی و سیاسی لە عێراق و لە هەرێمی کوردستان و جیهانی شاهەیە ڕەنگە گۆڕانکاری تا دروست بێ بەڵام هەمویان دوجار پاکێجێکی ناڕەزایین کاتێک پزیشکان و فەرمانبەرانی فەرمانگەیەک وەزارەتێک مانگرتنەکەن خۆپیشاندانەکەن لە سوشیال میدیا ئەوەی کە فەرمانبەر نییە ئەوەی کە هاوڵاتیەکی ئاساییە و بەکارهێنەری تۆڕی کۆمەڵایەتیە پشتگیری ئەم داوایە ئەکات کەواتە کۆی ناڕەزایەتەکان پاکێجێکی ناڕێکخراون ئەگەرچی بە شێوە فۆرمی جیاواز کارلەیەکەکەن و پشتیوانی یەکتریەکەن یەکتری تەواوەکە ئێستا لایەنەکانی دەسەڵات دەڵێن کاکە وەڵام تاوەرگرتەوە بۆ وازنیان هەر وەڵامەکە جێی باوەڕ نییە یەکێک لە کێشەی گەورەی ئەم وڵاتە ئەوەیە کە دەسەڵات متمانەی بۆ خۆی نەهێشتۆتەوە هیچ متمانەیەکی لای هاوڵاتی نەماوە بابەتی کۆرۆنا کە بابەتێکی مەترسی داری تەندروستی و پەیوەندیدارە بە تەندروستی گشتی بەو پێیکە لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری دەسەڵات متمانی نییە لای خەڵک گومانی هەیە لە بابەتە تەندروستیەکەش لە ئامارەکانی تەندروستیش بۆچی لەبەرەوەی دەسەڵات خۆی ئەمەی بەسەر خۆی هێناوە خۆی ئەم بۆکو دەڵێ ئەم کەتنەی کردووە کە ئیتر کەس باوەڕی پێ نەکات لەبەرەوەی بابەتێکی زۆر مەترسیدارە بابەتی نەمانی متمانەی نێوان خەڵکو و دەسەڵات ئەو دەسەڵاتەی لە دنیاە هەر دەسەڵاتێک هەر حکوومەتێک گەیشتێتە ئەم ئاستەی بێمتمانەیی لە نێوان دەسەڵاتەکە و خەڵک ئەو دەسەڵاتە ڕۆشتووە لە هەموو دنیا ئەزمموی شۆڕشەکانی وڵاتانی عەرەبی و ئەزمموی دنیا لە ئەوروپا لە مێژوو تەماشاکەن هەر دەسەڵاتە گەشتێت ئەو ئاسە بێمتمانەیە ئەو دەسەڵاتە کۆتایی هاتووە بەش ئەو دەڵێ بۆ موچە قەرزمان کردووە بەشێک لە وڵاتیان دەڵێن باشە بۆ نەوکردە دەستکەوت کاتێکە موچەکە و دابش بڵی کاکەوە من بە قەرز موچەشم بۆیە ناو دابشم کردو بەڵام ئێستا کە 400 ملیارەکە دیارنیێڵێ قەرزم کردووە کە مانگی پێشوو موچەکەم دابش کرد هەر پەیوەستە بەو بێمتمانەیەوە ینی دەسەڵات هیچ متمانەیەکی کە لای خەڵک نەمابێ
باوەڕ بەوە ناکات تۆ ئەو کاتێک کە پارەکە ئەیت باسی قەرز کاتی مشت کەس باسی قەرزی نەکردووە ئێستا کە پارەی تر هاتوتە دەست وەکو بەشە بودجە و بەشە موچەی هەرێم ئەتی ئەڵێ من مانگی ڕابردوو بە قەرز ئەو پارەی وەرگرتو لەبەرەوە کەس بەڕابم سیناریۆ و بابەتە دروستکراوانە ناکات خەڵک متمانی پێنی کاک سەربەز هەموو بابەتێکەوە دەبێتە بابەتی ناو سۆسیال میدیا بە تایبەت خەڵکانێکی زۆر فکرە جیاواز و تەمەەن جیاواز و توانم بڵێم لە هەموو بارەکان قسەی لەسەر دەکەن و بەشێک لەو قسانەش دەتوانم بڵێم سەرنجڕاکێشن جۆرێک لە تەنزیان پێوەیە و من شخصی خۆم زۆرم لە سۆسیال میدیا بین و لای جەنابەت سەرنجڕاکێشترین شت یان جیاوازترین جۆری ئوسلوبی پرسیارکردن یا تعبیرکردن لە هەواڵی 400 ملیارەکە کوا چی بووە زۆر لە ڕاستیە ئەو جۆرا و جۆری تعبیرکردنە زۆر بابەتێکی سەرنجڕاکێش بوو لە سۆسیال میدیا هەر یەک بە جۆرێ هەر ئەوەی کە بەرهەمی خەیاڵی خۆی خسە سۆسیال میدیاوە یان ڕووداوێکی بۆ دروستە کرد یان پەیوەستێک بە بابەتێکی ترەوە زۆر شتی سەرنجڕاکێشی تا بوو بەلای منەوە زۆر بابەتی تا بوو سەرنجڕاکێش بوو بەڵام لەبەر کەمی کاتەکە من یەک نمونە باس دەکەم کە زۆر سەرنجڕاکێش بووکە لە یەکێک لە هاشتاگەکان بازەوە کرا بوو لەم ڕۆژانەیە کەسێک کە ئەمری خواکە وەفاتەکە کۆچی دوایەکە ئەیبەنە لە کاتی تەڵقین وژت مەلای ئەو مامۆستا ئاینێکی تەڵقینی ئەدا لە قەبرستان پێیاڵە ئێستا کە تۆ ئەچیتە ناو قەبر بوو یەکەم پرسیار ئەوەی کە دوو مەلایکەی خوای گەورە دێن دێتە پرسن 400 ملیارەکە کوا تۆش بە زمانێکی پارە پێی بڵێ جەماعەت خواردی ڕاستە یعنی توانم بڵێم تۆ زۆر شتێکی جوان بوو توانم بڵێم ئەمانەش وایە کا خەڵکێک ئەگەر تۆزێکیش حەزی لە مەسایلی سیاسی نەبێ بەڵام پێشی خۆش بێ بەشداری پرۆسەکە ئەوە جۆرێک لە تەرویج پێدان و لە ینی زەوق پێدانی بابەتەکەیە کە ناکرێ هەر باشتاگێکی گوشک بێ بێگرێ درێ یان پەیوەست کرێ بە بابەتی تیکەوە ئێستا زۆر لە بەرپرسانی پۆست و شتیان ڕاگرتووە هەر ناوێرن پۆستێ بکەن کۆمنت پڕەبێ هەموو کۆمنتی کەناڵەکانی دەسەڵات بابەتی سیاسیەکان حد پرۆفایلی کۆن تازە کراوە دوی لێ پرسراوە کو 400 ملیارەکە لەبەرەوە کاریگەریەکی گەورەی هەبوو و پێم وابێ شۆڕشێکی ڕۆشنبیری گەشەکردی زۆر کاریگەر و جوانیش بوو وەکو کۆتا پرسیار کاتمان دوێن دەرفەتمان زۆر کەمەوە کاک سەربەز ڕاستە هاوڵاتیانە پرسن کوا 400 ملیارەکە بەڵام ئەسڵی بابەتەکە تەنها 400 ملیارەکەنیە خۆ ڕەنگە دەیان 400 ملیارەکەیش دۆسیتر هەیە ئەمە پێت واوێ ینی ئەمە سەرکێشێ بۆ شتی تر و تێڕوانین هەیە حکوومەت بەجددی لەم شۆڕشە بترسێ بێگومانە ترسێ وەکو ترس بەڵێ بێگومانە ترسێ وەکو سەرتاش باسم کرد یەکەم ترسی ئەوان لە هۆشیاربوونەوەی کۆمەلگایە چونکە دەسەڵاتی گەندەڵ دەسەڵاتی ناشەفاف هەمیشە لە پەنای کۆمەلگایەکی ناوشیار کۆمەلگایەکی خەسێنراوە ماوەتەوە خۆی حەشاردا و حکمی ئەکات کاتێک کە کۆمەلگا و شیارە بێتەوە هیچ شانسێک بۆ مانەوەی ئەو جۆر دەسەڵاتانەی نامێنێ ئەوان ترسی یەکەمیان لەمەیە کە هۆشیاری کۆمەلگا یەکسانە بەنەمان یان کۆتایی ئەو دەسەڵاتە مشەخۆر و گەندەڵی کە 29 ساڵە کە زۆر دۆسی هەیە کە خەڵک ئەبێ لە بەرامبەریان بۆی هەبێ ینی لە ساڵی 91ەوە کە هەرێمی کوردستان دروست بووە دەیان دۆسی هەیە لە دۆسیەکانی شەڕی ناوخۆوە لە بێسەرژێنانی شەڕی ناوخۆ کە ئەمان هەت بابەتی زۆر سەرەتایی ژیانی سیاسی هەرێمی کوردستان بوون حتا ئەگاتە دۆسی 400 ملیارەکە دەیان دۆسی هەیە کە خەڵک پرسیاری لێ بکات گرنگترین خاڵ کە ئێستا ئەوەی کە من تێبینیم کردبێ لە ناو خەڵکە لە ناو ئاگایی خەڵک و ئاگایی خەڵکە دروست بووە لە ناو هۆشدانی خەڵکە دروست بووە پێیتێ لە خەڵک بە دوای نیشتیمانە ئەگەڕێت زۆر باشە خەڵک داوای نیشتیمان ئەکاتەوە وەکو ئەوەی کە ئیستا هەست ئەکاکە نیشتیمانی لێ دەزراوە و نیشتیمان کراوەتە کاڵایەک وڵات کراوەتە کاڵایەک و دووراوە باڵای کۆمەڵێک بنەماڵەی سیاسی لە وڵاتێ ئێستادا لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەبێت چۆن لەم بابەتە بڕوانن و دەبێت ئەوانیش کاریگەریەکیان هەبێت وە چۆن دەنگی خۆیان بخەنە پاڵ هاوڵاتیان من بۆ بەتایبەتی لەم بابەتی سوشیال میدیا ئەو کاری ئەو هۆشیاربوونەوەی کۆمەڵگایەوە ئەبینم کاریگەری هیچ هێزێکی سیاسی لەسەر نییە هەرچەندە لایانی دەسەڵات ئەوێ بە سیاسی بکە و هاشتاگ لە دژی حیزبەکانی ئۆپۆزیسیۆن دروستەکە بەڵام ئەرکی ئۆپۆزیسیۆن لە هەموو دنیا هەر ئەوەیە کە پشتیوانی
شەقام پشتیوانی ڕای گشتی خەڵک پشتیوانی ناڕەزایەتەکانەکە هیوادارم ئۆپۆزیسیۆنی هەرێمی کوردستانیش پشتیوانیەکان لە چوارچێوەی گوتار و شیعار بچێتە پێش و بۆ قۆناغی کردداری و پشتیوانیەکی فعلی لە داوا و ناڕەزایەتی خەڵکی کوردستان. زۆر سپاس کاک سەربەز لەگەڵمابی بۆ ئەم دەرس. سپاس بۆ ئێوەش. سپاس بۆ بەڕێز سەربەز نەریمان ڕۆژنامەنووسکەوە لەم پرسی ئەرێ کوا 400 ملیارەکە وەروە کۆمەڵێک بابەتی تر لەگەڵمان بوو منیش لێرەوە لێوە پرسم ئەرێ بەڕاستی کوا 400 ملیارەکە گەر هەر کەسێکە هەم وەڵامی دەستکەوت با لە سۆسیال میدیا بۆمان بنووسێ بەش یەکەمی بەرنامەکەمان تەواو بوو ناوڕێکمان هەیە و دێنەوە لاتە. ئایزان دووبارە سڵاتان لێبێت بڕگەی یادەوەریمانەیە با بزانین لە ساڵ ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا ئەو ڕووداوە مێژیانە چین بۆ بۆ لایەمەوە گرنگی وای خیتابەتی خۆیان هەیە بینەری دەبین. سیانزەی شەشی ساڵی 2014 کۆچی دوایی سەرکردە و مجاهید و کەسایەتی دیاری کوردستان و پێشەوەی کۆمەڵی ئیسلامی کوردستان جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی بە درێژایی 50 ساڵی تەمەنی سەرقاڵی کاری سیاسی و بانگەوازی و ئاشتەوایی کۆمەڵایەتی بووە. دڵسۆز و خەمخۆری نەتەوەکەی بوو لە گەیاندنی کێشەی کووردا بە وڵاتانی گیان ڕۆڵی گەورەی گێڕاوە. جەنابی مامۆستا بە یەکێک لە وتاربێژە زۆر ڕەوانبێژ و بە جۆرەتەکانی کووردا دەنراو لە مزگەوتەکانی شانەدەری و بەرزنجە و نەوێوە جیهادێکی گەورەی دژی ڕژەمی بەعەز ڕاگەیاندووە. جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە ڕوانگەی هەستکردنی بە بەرپرسیارەتی بەرامبەر بە میلەتەکەی لە ساڵی 1970 بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیدا دەمەزرێنێت و پاشتریش پۆستەکەی خۆی بۆ دکتۆر عەبدولەتیف واژەی جێدەیەڵێت و پاشتریش بزوتنەوەکەی لەگەڵ کۆمەڵێک زانای ڕاپەڕیوی هەورامان و هەڵەبجەیەک دەگرن و بزوتنەوەی ئیسلامی ڕادەگەێنن. جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی هەمیشە هەوڵیداوە کێشە ناوخۆیەکانی بزوتنەوەی ئیسلامی بەرەو چارەسەر ببات و کاتێک کێشەکان بەرەو هەڵوەشانەوەی بزوتنەوەی یەکبوون دەچێت مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیش دەچێتە ناو کۆمەڵی ئیسلامیەوە و تا ساتی وەفاتی پێشەوای ئەو حیزبە دەبێت. مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ساڵی 1944 لە گوندی وەلەژێری ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ساڵی 1952 دەخرێتە بەر خوێندنی شەرعی و ساڵی 1965 ئیجازەی مەلایەتی وەردەگرێت. ساڵی 1966 هاوسەرگیری کردووە. سیانزەی شەشی ساڵی 1325 گەشتیار و گەڕیدەی بەناوبانگی ئیسلامی ئیبن بەتوتە کە یەکەم کەسە لە مێژووی مرۆڤایەتیدا گەڕیدەی داهێنا و توانی بەشێکی زۆری مرۆڤایەتی کەشف بکات. دەستی کرد بە یەکەمین گەشتی خۆی بە دەوری جیاندا لە شوێنی لەدایکبوونی خۆیەوە کە شاری تەنجە بوو بارە و شاری مەکەی پیرۆز بۆ ئەنجامدانی فەریزەی حەج. پاشتر دەستی کردە گەڕان بە زۆربەی زۆری وڵاتانی دنیا و کەلتور و فەرهەنگ و زمانی ئەو وڵاتانە فێر دەبوو. پاشتر دەینووسیەوە و لە ئێسادا بەناوی گەژنامەی ئیبن بەتوتە چاپ کراوە. هەروەها ئیبن بەتوتە بە پێی هەڵکەوتەی جوگرافیای ئەو وڵاتانە ئاژەڵی ئەو شوێنی بەکارهێناوە وەک حوشتر و گوێدرێژ و ئەسپ و زۆر جاریش بە کەشتی لاودا گەشتی کردووە. ئیبن بەتوتە لەلایەن مێژوو نووسان و زانایان ئیسلامیەوە نازناوی ئەمیری گەشتیارانی مسلمانی لێنراوە. گەشتەکەی ئیبن بەتوتە 27 ساڵی خەیاندووە و کاتێک گەڕاوەتەوە سەر و ڕێشی سپی بووە. سیانزەی شەشی ساڵی 2009 کۆچی دوایی زانە و بانخواز و نووسەر و سیاسەتمەدار ئیسلامی وڵاتی لوبنان فەتحی یەکون ناوبراو بە یەکێک لە کەسایەتیە سەنگین و کاریگەرەکانی ژیانی ئیسلامیدا دەنرێت و نووسراو بۆچوونەکانی بۆ کاری ئیسلامی و فکری ئیسلامی جێی بایەخ و گرنگی بوون. جێگری سەرۆکی پەرلەمانی لوبنان بووە. هەروەها سەرۆک و دامەزرێنەری بەریکاری ئیسلامی بوو و فترەیەکی ژیانیشی سکرتێری گشتی کۆمەڵی ئیسلامی پاکستان بووە. فەتحی یەکون ڕۆژی 9 ساڵی 1933 لەدایک بووە. گرفتەکانی بانگەواز و بانخواز و کەی بانگەواز بۆ ئیسلام بکەین و ئیسلام بیر و بزوتنەوە و شۆڕشە و گەنج و گۆڕانکاری و مەسهەب و جوڵانەوەکان لە تەرازوی ئیسلامدا و زۆری تر لە کتێبەکانی فەتحی یەکونن. سیانزەی شەشی ساڵی 2012 کۆچی دوایی زانە و فەیلاسوف و مفەکیری گەورەی فەڕەنسی ڕۆژیە گارودی
ئەو کەسایەتیە گەورەی کە بە مسلمان بوونەکەی گۆڕانکاری و وەرچەرخانێکی گەورەی دروست کرد. ڕۆژێ گارودی حەڤەی حەوتی ساڵی 1930 لەدایک بووە. سەرباز دەبێت لە سوپای فەڕەنسیدا و سەردانی وڵاتانی ئیسلامی و بە تایبەت مەغریب و جەزایری کردووە. ئاماژە بەوە دەکات عیزەتی نەفس و شکۆمەندی مسلمانە دیلەکان بەرامبەر بە سوپا و سەربازە فەڕەنسیەکان وای لێ کردووە. لێکۆڵینەوە لەو ئیسلامە بکات کە بۆتە هۆی دروستبوونی عیزەتی نەفس لای سەربازێکی دیل و پاشتر لە ساڵی 1982 مسلمان بوونی خۆی ڕادەگەینێت و مسلمان بوونەکەشی دانگدانەوە و کاریگەریەکی زۆری هەبووە لە کەمکردنەوەی وێناو هێرشی ئەوروپا بەرامبەر بە جیهانی ئیسلامی. ڕۆژێگارودی لە دوای مسلمان بوونیەوە تەواوی نووسین و دانراوە فکریەکانی بۆ پارێزگاری لە ئیسلام و مژدەبەخشین بوو لەوەی کە ئیسلام ئاینی داهاتووی مرۆڤایەتی و ئەوروپاشە و تەنانەت کتێبێکی بەناوی ئیسلام ئاینی داهاتووی ڕۆژئاوان نووسی. ڕۆژێگارودی بەر لە مسلمان بوونی 73 کتێبی بە پێزی نووسیون و پاش مسلمان بوونیشی 12 کتێبی زۆر گرنگی نووسیون. گەڕانەوەی ئیسلام و ئیسلام ئاینی داهاتووە و ئیسلام و کێشەی ڕۆژاوە و دیالۆگی شارستانیەتەکان و کەی سپێدەی مرۆڤایەتی مرۆڤ دەردەکەوێ و تیرۆری ڕۆژئاوا لە کتێبە بە پێزەکانی ناوبراون. بەڵێ عزیزان، ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر وەفاتی مامۆستا محەممەد بەرزنجی کە کەسایەتێکی دیار و ئاینی و سیاسی و کۆمەڵایەتی و پێشەوای کۆمەڵی ئیسلامی و کەسێکی کاریگەری و ڕۆڵی گەورەی هەبوو لە ڕابوونی ئیسلامیدا. ئەمڕۆ باز لەو کەسایەتێ دەکەین و زیاتر ئاشنا دەبین پێی و بزانین چه ڕۆڵ و کاریگەرێکی هەبووە لە ڕابوونی ئیسلامیدا. بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەش میوانێکمان لە ستۆدیۆ ئامادەوی زۆر بەڕێز مامۆستا حەمە سەعید حاجی مەلا حەمەکەریم ڕۆژنامەنووس. مامۆستا سڵای خوارد لەبێت، زۆر بەخێر بێت. زۆر سپاس خۆیان. مامۆستا بەخێر بێن عەزیزتان کێشە. مامۆستا سەرەتای ناسینی تۆ لەگەڵ مامۆستا محەممەد خوالی خۆش بێ چۆن بوو؟ ئەمڕۆ یادی لە دنیا دەرچوونی مامۆستایەکی گەورەی ڕێبازی ئیسلامی و کوردایەتی مامۆستا شێخ محەممەد بەرزنجیە. هەزار درود، هەزار سڵاو بۆ ڕۆحی ڕەوانی مامۆستا شێخ محەممەد. من لێرە لە سلێمانی قوتابی بووم. مامۆستا شێخ محەممەد لە مزگەوتی حاجیحان لەوێ ئەیخۆند. بەهۆی 5-6 برادری ترەوە کە یەکێ لەوانە برادری خۆشەویستم مامۆستا سەباح غالبە، مامۆستا شێخ محەممەدمان ناسی و هاتوو چوومانە کرد. دوایی سیرم کرد لەگەڵ باوکمە، پەیوەندیەکی زۆر گەورەیان هەیە. بەڕەحمەت بێ باوکم مەلا بوو، لەگەڵ مامۆستا شێخ محەممەد پەیوەندیەکی زۆر پتەویان هەیە. ئیتر لێەوە تێکەڵاویمان لەگەڵ مامۆستا شێخ محەممەد وای لێ هات بووین بە خێزانێک. باوکم بەڕەحمەت بێ خۆیەکێک بوو لەوانەیە کە زۆر هەوڵی دا مامۆستا شێخ محەممەد بێت بە مەلای نەوێ. زۆر کەس ناڕازی بوون. باوکم زۆر بە شخصیەتی خۆی و بە هەوڵی خۆی ناڕازیەکانی ڕازی کرد و مامۆستا شێخ محەممەد و هات بوو بە مەلای نەوێ، چکە ئێمە لە ئەساسە خەڵکی نەوەین و باوکم وەختی خۆی بەڕەحمەت بێ مەلای نەوێ بووە. ئیتر مامۆستا شێخ محەممەد بووە مەلای نەوێ و لێوە ئەوە تێکەڵاو بووین. خەڵک باوکم و مامۆستا شێخ محەممەدی بەبرا ئەزانی. ئیتر لێەوە من لە خزمەتیا بووم لە مناسبات لە بچووکترین تەمەنەوە تۆ لەگەڵ مامۆستا محەممەد وەکو خێزانێک ئاشنا بووی. بەڵێ ئێمە یعنی هەر خێزانەکانمان تێکەڵاو بوون بەیەکەوە لە فترەیەکی زۆر لە ژیانی مامۆستا. لە ئێمە لە خانوویەکە بووین، دیوارێکمان بین بۆ دەرگایەک لە بینمان نبوو، بەیەکەوە ژیاوین لە هەموو بۆنە و کۆڕ و کۆبوونەوەکانە لەگەڵ باوکما و بەیەکەوە ئامادە بوون. منیش لە خزمەتیا بوو مامۆستا لە زۆر شوێن، لە زۆر کۆڕ و کۆبوونەوە من لە خزمەتیا چووم. یەکێ بوو لەو شخصیەتانەی کە لە هەر شوێنێکە مامۆستا قسەی بکردایە یا مامۆستا وجودی هەبووایە ئیتر خەڵک سەرسامی بوو. خەڵک دایما حەزیە کرد گوێ لە مامۆستا بگرێ، حەزیە کرد گوێ لە نەسیحەت و لە بیرە قوڵ و بیرە جوانەکانی مامۆستا بگرێ. زۆر باشە. سەرەتا لە خودی خۆیەوە دەست پێ بکەین. دەڵێن کەسێکی زۆر نەرم و لەسەرخۆ بوو، تەعاملی چۆن بوو، کەسایەتێکی چۆن بوو؟ خوا عەفوی کە مامۆستا بڵێ نهێنیەک لە کەسایەتیە هەبوو، زۆر کەم بینیومە لە کەسایەتی مەلا و خەڵکی ترە. مامۆستا پیاوێکی میانڕۆ بوو،
لە ئیسلام ئەمەنە گەی بوو ئەمەنە بوێر بوو لە هەموو مەسائلێکی دین و شەرع و ئیسلامە ڕای خۆیەوت زۆر جار لەگەڵ مامۆسەکانە لە مەسائلی شەرع و لە مەسائلی زانیاری ئاینیە مامۆستا لەگەڵ مامۆسەکانە بڵین بەر یەک کەوتنیان بۆ دروزە بوو لەوەی مامۆستا ڕێی خۆیەوت دائیما جەریە بوو پیاوێکی ئازا بوو پیاوێکی بوێر بوو عقڵەتێکی فراوانی هەبوو مامۆستا زۆر بیان ڕەو بوو زۆر شخصەتێکی هەبوو حەزی بە هیچ ناخۆشیەک لە بینی دوو کەس دوو حیزب دوو کەسی ترا ناکرد زۆر باش مامۆستا بگومان قسە زۆر لە ڕەنگە لە سەرژانی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی کرابێ بەڵام لەبەرەوەی بەڕێستان کەوا پیاوێکی بە زمون و نووسەر و ڕۆژنامەنووسێک وەروەها توانم بڵێم وەک کەسێکی نزیک لە مامۆستاوە لە مناڵیەوە تاسە بۆیە مانەوێت لە ئەزمموی تۆوە زیاتر مامۆستا بناسی یاخود با بڵێن لە تێڕوانینی تۆوە هەنێک جۆرێکی تر مامۆستا بناسی لە تەمەنی لاویت و دواتریش کە گەورە بوویت وە تاوەکو با بڵێن تەمەنێکی زۆریش کەوا مامۆستا وەفاتی کرد و هەر بەردەوام لاسیاویت هەبووە لە قۆناغە جیاوازەکانی تەمەن تا لە هەر قۆناغەکە بەچی مامۆستا زۆر زۆر سەرسام بوویت ینی مامۆستا و کەسایەتی ئەو تایبەتمەندیانی کەوا هەیبوو لە قۆناغەکانی ژیانی تۆیە من لە ژیانی خۆما من لە مەجلیسی مەلا گەورە بووم باوکم مەلا بوو ڕەفیقی هەموو مامۆستاکانی ئەم کوردستانە بوو دائما مەجلیسیان گەرم بوو مامۆستا شێخ محەممەدیش بە ڕەحمەت بیاخوایەکی بوو لەو مەلانەی کە دایمە لەو مەجلیسانە ئامادە بوو من سەرسام بووم بە شێوەی بیرکردنەوەی مامۆستا لەگەڵ ئەوەی کە لە شەریعەتی ئیسلام و لە زانای ئاینیەکانە قوڵ بوو بۆ پیاوێکی نەتەوەیی بوو پیاوێک بوو زۆر هەوڵی بۆ کوردەدا منیش ئەو وەختە تەوان تازە چوو بوومە ناو دۆزی ڕەوای کوردایەتی و لە سەرەتای قوتابیەتی مۆ تێکەڵاوی ئەو ڕێبازە بووم سەرسام بووم بە ڕێیەکانی مامۆستا چۆن زانستە ئاینیەکان و هەموو مەسائلی ئیسلامی تێکەڵاوە کرد بە مەسەلەی کوردایەتی و بە مەسەلەی نەتەوایەتی دەستەدا مامۆستای دیکە نەبوو کە ئەوانە تێکەڵا بکات پێکەوە مامۆستا من لە لای من مامۆستا یەکەم کەس بوو ئەو شتانە تێکەڵاو بکە مامۆستای بیری کوردایەتی زۆر زۆر قوڵ بوو دایما حەزی کرد ئەو حیزبانەی کە نەتەوایین و کە نەتەوایەتین و لە بڵین گۆڕەپانی کوردایەتی خەریکی تێکۆشانن یەک بگرن یەک بن زۆر هەوڵیدا لەم ساڵانی ئەخیریشە زۆر هەوڵیدا حتا حیزبە ئیسلامیەکان بە یەک بگەێنێتەوە بە ڕەحمەت بیاخوا دایمە هەوڵی ئاشتەواییەدا هەمیشە بیری لەوە کردەوە کە ئەم حیزبە ئیسلامیانە لە پاڵ ئەوەی کە نەهجێکی ئیسلامی و ڕێڕەوێکی ئیسلامی و زانانی ئیسلامی تێکەڵاویان بوون تێکەڵاوی کوردایەتی ببن و هەوڵ لە پاڵ ئەوە بۆ کورد بدەن یەکێک لە سیفەتەکانی مامۆستا کە من زۆر سەرسام بووم پێی ئەو سیفەتە جوانە بوو زۆر باشە مامۆستا لە ڕووی سیاسیەوە سەرەتای دەستپێکی سیاسی کاری سیاسی لە کوێ دەستی پێکردوە بە هاتنە ناو ڕۆڵی سیاسی ئەوە تێکەڵکردنی بابەتی ئاینی وە ئەمجا سیاسیەکەەوە ئەوە ئاماژە پێکرد دۆسی نەتەوایەتی کورد لەکوێوە دەستی پێکرد مامۆستا هەر لە سەرەتای فەقیەتیەوە کە ئیتر تەواوی کردو بوو بە مەلا ئیتر تێکەڵاوی مەسائلی سیاسی و بڵاوکردنەوەی بیر و ڕای ئاینی ئیسلام بوو لە سەرەتاوە لەگەڵ مامۆسەکان هەمویانە کە دانیشتن کە لە کۆڕ و کۆبوونەوە و لە خوتوەی جومعە و ئەمانە مامۆستا نەهجی دەرکەوت کە بە سیاسەتی ڕۆژ لەگەڵ ئیسلامە هەڵسوکەوتەکە لەگەڵ کوردایەتی هەڵسوکەوتەکە هەر لە ئەوڵەوە دەستی کرد بە بڵاوکردنەوەی گۆڤارێک وەڵام من ئەو وەختە سیارەم هەبوو نەشمەزانی چییە گۆڤارەکە لە بیرمە وڵ ناوەکەیم لە بیر نییە بیسەبەت بەڵام ئاگام لێ بوو بەعزیجار لەگەڵ منە ئەیود بابچین بۆ سلێمانی مەسەرەن لە سی سایقەوە کە هاتین سیرەکەم گۆڤارەکەی پێەیە لە سلێمانیەوە چین بۆ هەڵبجە سیرەکەم گۆڤارەکە دابشەکە ناوی گۆڤارەکەم لە بیر نییە چی بوو بەڵام گۆڤارێکی سیاسی بوو یان ئاینی بوو ئاینی بوو گۆڤارێکی ئاینی بوو بەڵام بە ناجێکی سیاسیانەی سەردەم مامۆستا بیر و هۆشیاری زۆر فراوان بوو مامۆستا یەکێ بوو لەوانەی لە زانستە ئیسلامیەکانە ئەمەنە قوڵ بوو بۆ
پێویستی بە مەراجع و پێویستی بە سیرکردنی کتێب و مەراجعی ئاینی و ئیسلامی نەبوو. ئەمەنە بیری فراوان بوو، ئەمەنە بیر و ڕای چاکی لای خۆی دروست کرده بوو، خۆی بیریە کردەوە مامۆستا، خۆی بیریە کردەوە بۆ ئەوەی لە مەجلیسێکە ئاەتێک شەرح بکە یا بێوێت لە مەسلەیەکی شەرعیە یا مەسلەیەکی سیاسیە قسە بکە، بیر و ڕای خۆی هەبوو. زۆر ڕاستە. مامۆستا ڕەنگە ئەگەر کەسایەتیەک بۆ نمونە کەسایەتیەکی ئاینی بێ زۆر با بڵێن بتوانێت ئاسانتری شەکانی بکە، بەڵام لەگەڵ پاڵی کەسایەتیانی کە سیاسەتیشی کرد بربەستی بۆ دروست بێت. واتە تۆ بتەوێت کەسایەتیەکی ئاینی بی، سیاسی بی، کۆمەڵایەتی بی، دیبلۆماسی بی، کۆمەڵێک ڕەنگە دژت هەبێ، کۆمەڵێک گرفتت بۆ دروست بێ، بە تایبەت لە سیاسەتکردن لە هەرێمی کوردستان کە بینین بە کەسایەتیەکی ئاینی کۆمەڵێک فکرەی جیاواز، مەزهبی جیاواز، ئایدای جیاواز لەم ناوچەیە هەن. وەگە بینین بۆ 20 مانە جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزجی تەنانەت حرمەتێکی زۆری لە وڵاتانی دراوسێش هەبووە. یعنی توانین بڵین ئەگەر باز لەوەمان بۆ بکە، ینی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ڕەنگە بۆ منە وڵاتێکی وەکو ئێران لای زانایانی ئێرانی هەتا لای سیاسیانی ئێرانی حرمەتێکی زۆر تایبەتی لێگیراوە کە ڕەنگە لە ڕووی سیاسیشەوە لە ڕووی مەزەبیشەوە لەگەڵ ئەم فەرقیانە بوو بێ، لە کاتێک ئەم قەزەیە کوردیش هێڵگرتووە کە ڕەنگە تۆزێک گرفت لەو بابەتە هەبوو بێ. یعنی پێم خۆشە لە ژیانی سیاسی مامۆستایان کەمێک کاریگەریەکانی مامۆستا، دیبلۆماسیەتی مامۆستامان بۆ باس کرد. مامۆستا وەکو ئارزم کردن پیاوێکی دیبلۆماسی بوو، پیاوێکی میان ڕۆ بوو، هەمیشە حەزیە کرد دەوری ئاشتەوایی و دەوری ئاشتی خوازی ببینێ لە نێوان چی حیزبەکان، چی ئەو دەوڵەتانی لە دەور پشتی کوردستانان، چونکە ئەیزانی ئەم دەوڵەتانی دەور و پشتی کوردستان کاریگەریان هەیە لەسەر دۆزی ڕەوای کورد، لەبەرەوە هەمیشە پەیوەندی باش بوو لەگەڵیانە، دائیما و هەمیشە ئەویست حیزبەکانی ناوخۆی کوردستانیش پەیوەندیان باش بێ لەگەڵیانە و زۆر هەوڵیەدا بۆ ئەوەی دۆزی ڕەوای کورد بگەێنێ بە وڵاتانە، بە تایبەتی کە چووە ئێران دەورێکی زۆر کاریگەری هەبوو لەسەر گۆڕینی ڕای ئەو خەڵکانەی کە کار بەدەست بوون بەرامبەر بە دۆزی ڕەوای کورد. زۆر باشە مامۆستا، لە ئێستادا گەنجان ئەم جیلی کە ئێستا دروستە بێ زۆر بەکەمی سەرنجیان یاخود متابعی ئەوەکەن کە کەسایەتێکی هەرێمی کوردستان بناسن یاخود کەمتر گرنگی پێ دەدەن و مامۆستاش لەوانەیە کەمتر کاتی ئەوەی هەبوو بێ لە یادداشتەکاندا یاخود لە کتێبێکدا باسی ژیانی خۆی بکەین بکات. تا چەند گرنگە ئێستا گەنجان ئاشنا بن بە کەسایەتێکی گەورەی وە لە هەرێمی کوردستاندا؟ بەداخۆ ئێستا گەنجانی ئێستا ئەو لاوانەی کە ئێستا لەسەر گۆڕەپانی سیاسی و ئاینی و کۆمەڵایەتی کوردان زۆر بەتەنگ بازی زانیاریەوە نین بەرامبەر بە کەسایەتیەکانی کوردستان، چی ئاینی بێ، چی سیاسی بێ، چی کۆمەڵایەتی بێ. بەداخۆ ئەم نەوەیەی کە ئێستا لەسەر گۆڕەپانەکەی و ئێوێ بگابنە بە ئەنجامێک بەرامبەر بە دۆزی ڕەوای کورد، بیرکردنەوەیان وەکو بیرکردنەوەی زمانی ئێمە نییە. سەردەمی ئێمە بیرکردنەوەمان هەمووی لە پێناوی دۆزی ڕەوای نەتەوەکەمان هەبوو، بیرکردنەوەمان هەمووی لە پێناوی دروستکردنی ڕێڕەوێکا بوو کە خزمەت بە نەتەوەکەمان بکە، خزمەت بە ئاینەکەمان بکە. بەداخەوە ئێستا من ئەوە نابینم لەم گەنجانەی ئێستا. زۆر باشە. مامۆستا با بڵێن پرسیارێکی تریش هەر لەو بارەیەوە دێتە کایەوە. بۆ نمونە کەسایەتیەک زانەیەک ئەمری خوا دەکا یاخود بە شێوی فیزیکی لە حیاتان نەماوە، تۆ بۆی ئەو بناسی ڕەنگە بچیت نووسینەکانی یاخود وتارەکانی، بۆی بڵێن ئەوەی فکرە و ناسیاوی بڵێن ئەو ئایدیایانی ئەو هەیەی وەریگری. پێشنیاری تۆ یاخود ڕێگای تۆ ڕێنمونی تۆ بۆ گەنجێکی وەکو من ڕەنگە لە ژیانی حیاتمان ڕاستەوخۆ بەلەگەڵ مامۆستا نەبووم، هەڵبەت بەندە بووم بەس باسی بڵێن کەسانی تر بکەین. باشترین ڕێگا بۆی ئایدیاکانی مامۆستا زووتر وەربگری، مامۆستا باشتر بناسی کە کامانە لە ئێستا، مەسەلەن سوود لە کام کتێب، سوود لە کام ڤیدیۆەکان، سوود لە کام مەرحەلەی ژیان وەربگری بۆی کەسێک بتوانێت زوونەکانی مامۆستا. من بەڕای من وەکو پێشنیاریش حەقوایە ژیانی مامۆستا لەلایەن شارەزایان و خانەوادە بەڕێزەکەیەوە بنووسرێتەوە. بەڕای من حەقوایە ئەو صفاتە جوانانەی مامۆستا هەیبوو لە مەسائلی ئیسلامیە و لە مەسائلی نەتەوایەتیە بنووسرێتەوە و بە کتێب وەکو کتێب چاپ بکرێ بۆ ئەوەی نەوەی نوێ بیبینێ و ئەو کەسانەی کەمە بەستیانە کەسایەتیە ئاینی و کەسایەتی کۆمەڵایەتی و سیاسیەکانی کورد بناسن بیخێنەوە.
ئەگەر شتێکی وا چاپ نەکرێ و شتێکی وا نەبێ بەڕای من گەنج چۆن بێ مامۆستا بناسێت بەڕای من هەوڵ بدرێ ئەو شتانی مامۆستا کۆ بکرێتەوە مامۆستا نووسینیشی هەیە نازانم لای خێزانەکەی لای خانەوادەکەی ڕەنگە هەبێ ئەمانە ئەگەر کۆ بکرێتەوە و چاپ بکرێ و ڕای ئەو کەسانی کە مامۆستایان ناسیوە وەربگیرێ کە مامۆستا چۆن سیفاتی هەبووە چی چۆن خزمەتی ئیسلامی کردووە چۆن خزمەتی نەتەوەقی کردووە چۆن خزمەتی ئەو ڕێڕەوەی کردووە کە خۆی ئەتیقادی پێ هەبووە ئەمە زۆر زەروریە. زۆر باشە. مامۆستا لە ساڵی 1970دا لەگەڵ کۆمەڵێک مامۆستای دیکەدا حزبی پەیوەندی ئیسلامی دروست دەکەن. ئەو کاتە دۆخی هەرێمی کورسان وای دەخواست کە بۆ وەکو بڵێ یەکەمین گروپی مامۆستای ئاینی هەستنەوەی کە دەزانن کە کورد زوڵمی لێ دەکرێت. ئەو کاتە مامۆستا چ کاریگەریەکی هەبوو لەگەڵ ئەو کۆمەڵ مامۆستایانی کە ئەو حیزبیان دامەزران؟ بەڕاستی زۆر کاریگەر بوون بە تایبەتی مامۆستا زۆر بوێرانە قسەیە کرد لە هەموو خوتبەکانی جومعەیە بەڕاستی دەسەڵاتی هەژان خەڵکێکی زۆری لێکۆ ئەبووە بەڕەحمەت بیاخوا لە شانێری ئەو وەختەی کە زۆر دەوری هەبوو لە هۆشیارکردنەوەی خەڵک لە شانێری مامۆستا ئیمام و خەتیب بوو لەوێ خەڵک لەم لاولاوە هاتن لە شوێنی دوورەوە هاتن بۆی ئامادەی جمعە ببن و لەوێ گوێ لە وتارەکانی مامۆستا بگرن. مامۆستا زۆر بیوێرانە قسەیە کرد زۆر بیوێرانە لەو ساڵانەی کە جەنابە باسیەکەی تەسیرێکی زۆر زۆری هەبوو لەسەر گەنج و لەسەر ئەو خەڵکانەی کە ئەیانویست لە بواری کوردایەتی و لە بواری ڕێڕەوی ئیسلامیە خزمەت بکەن. باشە مامۆستا لە جیهاندا هەر تاکێکەوە لە کاتی ژیانی ڕۆڵ و کاریگەری باشێ بە من هەمیشە بیستمە دەڵێن مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی لە هەر مەجلیسێک بینرابایە لە هەر کاتێکی ناهەمواری سیاسی نێوان حیزبەکانی کوردستان مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بینرابایە وتیان ئەوە تەواو سڵح کرا یعنی کەسێک هێندە دیگای خەڵکی دەرەوەشی حتا دژەکانی خۆشی بەم شێوەیە لەم شخصیەتیان ڕوانیوە یعنی ئەمتوانی بڵێن ئەمە مەدرسەیەک بووە بەداخەوە یعنی ئێستا چۆن بتوانین ئەو هەر هیچ مەدرسەی دیبلۆماسیەتەکەی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بکەینە منهەجێک بۆ ئەو سیاسیانێک کە ئەویان خۆشویستە یاخود بۆ سیاسەکانی تریژ یاخود بۆ کەسێک بۆ گەنجێک وەکو من بمەوێت لە ژیانی تایبەتی خۆمە ئەو جۆرە لە نەمەتی قسەکردن و لە نەمەتی پەیوەندی و عیلاقە دروست بکەم یعنی هەست ناکەم مامۆستا ئێستا گرفتێکی گەورە هەیە یعنی من حساب بمەوێت مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی بناسم یاخود بمەوێت ئەو تەجروبەی وەرگرم ڕەنگە نووسینەکانیم لە بەردەست نەبێ ڕەنگە ئایدیاکانی نەتوانم بەدەست بێنم. مامۆستا دەورێکی گەورەی هەبوو دەورێکی باڵای هەبوو لە نێوان حیزبەکانی تری کوردستانە هەمیشە هەوڵێدا ئەو دوو حیزبەی کە لەسەر ساحەی کوردستان لە بواری تێکۆشانی کوردایەتیە بوون پارتیوێکیتی بوون ئەمە پارتیوێکیتیش دایمە ناڕێکی هەبوو لە بینیانە مامۆستا شێخ محەممەد هەموو جارێکە شتێکی شکە برد هەوڵێدا بۆ ئەوەی ئەو ناڕێکی و ناتەبایانە نەمێنێ جارێک من لە خزمەتی مامجەلال بوو مامۆستا شێخ محەممەد ها بۆ ئەوێ کە دانیشتن و قسەیان کرد و مامۆستا شێخ محەممەد مامجەلال زانی بەڕەحمەت بنیاخوا من و مامۆستا شێخ محەممەد ناسایەوێکی زۆرمان هەیە و زۆر تێکەڵاوین بەیەکەوە دوایەوەی کە هەستا ڕۆیشت لە دەرەوە مامجەلال خواحافیزی لێ کرد بە منی وتی تۆ وا دیارە لەگەڵ مامۆستا شێخ محەممەد زۆر نزیکی بەیەکەوە واز لەم پیاوە نەیەنی پیاوێکی گەورەیە پیاوێکی زۆر خزمەت بە دۆزی ڕەوای کوردەکە ئەم پیاوە ئەمە کێڕوانینی جەنابی مامجەلال بەڵێ مامۆستا لەم دوایی تەمەنیدا زیاتر ئاشناوی پێ زیاتر تێکەڵاتیت هەر مابوو لەگەڵیاوە چۆن لە دۆ خەریب گورسانی دەڕوانی هەتا ئەمری خۆی کرد من لە خزمەتیا بووم پیاوێکی بەوەفا بوو پیاوێک بوو بە ئەمەک بوو من بەکەواوکم ئەمری خۆی کرد ئیتر ئەو پێی لێ نەبڕیوین هەموو هەفتەیەک ئەگەر بۆی نەکرایە هەفتەی دوو جار هەفتەی جارێک ئەهات سەری لێداین هەمیشە وا بیریە کردەوە کە ئەمە ماڵی خۆیەتی برایەکی لە دەستداوە پیاوێکی بەوەفا بوو پیاوێکی بە ئەمەک بوو پیاوەتی و چاکەی کەسی لەبیر ناچوو من هەتا ئەمری خۆی کرد بەڕەحمەت بیاخوا لە جەنازەکەیشیە ڕۆشتم هەتا بە خاکمان سپارد و مامۆستا هەر کەسی بناسیایە و هەر کەس مامۆستای بناسیایە نەیەتوانی وازی لێبێنێ و لێشێتوانی لی دوورکەوێتەوە منێکی ملوانەی قەت لی دوور نەکەوتومەتەوە و هەمیشە دۆستایەتی و ناسراویمان هەبووە و پیاوێک بوو لە پێناوی خەڵکە زۆر هەوڵێدا لە پێناوی چاکە زۆر هەوڵێدا یەکێک بوو لەو کەسانەی کە زۆرترین خزمەتی بە کۆمەڵایەتی و بە دۆزی ڕەوای کورد کردو. زۆر باشە مامۆستا هەر لە ڕوانگەی زیاتر ناسینی مامۆستاوە ئێوە بەڕێستان وەکو نووسەرێک وەکو بە ئەزمونێک
وەکو هاوڕەیەکی مامۆستاش با بڵێن چی بکرێ باشە زیاتر مامۆستا بناسین واتە پێت وایە مەسەلەن ڕاستە ئەم ساڵ کۆنفرانسێک کرا لەسەر ژیانی مامۆستا یعنی لێکۆڵینەوەیەک بکرێت کتێب بنووسرێت باشترە یاخود وتارەکانی کۆ بکرێتەوە چاپ بکرێ یاخود مەدرسەیەک هەبێت چونکە پێم وابێ سەرمایەکی زۆر گرنگە ئەگەر بێت و ئیشی لەسەر نەکەین ئەوەشمان لە دەست یاخود دەرفەتی ناسینی کەمتر ئەبێتەوە. من عرضم کردن مامۆستا یعنی شخصەتێکی ئاسایی نەبوو مامۆستا شخصەتێکی گەورە بوو وەکو عرضم کردن حەق وایە لێکۆڵینەوەی لەسەر بکرێ کۆمەڵێ مامۆستای ئاینی کۆمەڵێ لەو دکتۆرانەی کە لە بواری علم و زانستە شارەزاییان هەیە کۆ ببنەوە ژیانی مامۆستا بنووسنەوەش بەرهەمەکانی مامۆستا بێنن چاپی بکەن بیکەن بە کتێب بۆ ئەوەی خەڵکی استفادەی لێ بکە بۆ ئەو گەنجانەی کە یانەوێ مامۆستا بناسن لە ڕێگای ئەو کتێبانەوە لە ڕێگای ڕێی ئەو زانایانەوە ئەو هاوڕێیانەی مامۆستاوە بتوانن کەسایەتی مامۆستا زیاتر بناسن. زۆر باشە هەڵسو کەوتێکی یاخو باڵێن تەعاملێکی چییە کە ئێستا گرنگە هەمومان گەنجان شوێن ئەو ڕێبازی یاخو شوێن ئەو هەڵسو کەوتی بکەین کە بەلای تۆ سەرناکێش بوو بێت. زۆر گرنگە مامۆستا لە هەموو مەجلیسێکە قسەی خۆش و نوکتەی ئامادە بوو دائما ڕووی خۆش بوو دائما دەمی بە پێکەنین بوو ئەگەر قسەی خراپیش خوا نەخواستە لە مەجلیسێکە دروست ببوایە مامۆستا بە نوکتە و بە قسەی خۆش بەسەریە برد یعنی نەهێشت خەڵک وای لێ بێ کە لە مەجلیسێکە لە دژی یەک قسە بکرێ. مامۆستا هەمیشە دەم بە پێکەنین بوو هەمیشە ڕووخۆش بوو هەر کەسێک لە مەجلیسیا دانیشتایە تا مامۆستا قسەی نەکردایە ئەو مەجلیسە بێدەنگە بوو ئەمەە حەز لە حەزیانە کرد گوێی لێ بکرێن حەزیانە کرد کە مامۆستا ڕای خۆی بدا لە هەموو مەسەلەیەکە. زۆر باشە هەرچەند ڕەنگە پرسیارەکەی من تۆزێک پەیوەندی بە خودی ناوەڕۆکی بابەتەکەشەوە بێ بەڵام بە هەر بیکەم لە ژیانی تایبەتی خۆت لەگەڵ مامۆستا چ بەسەراتێکی خۆش یا خۆت حاڵەتێکی تایبەت زمانی گەنجی بە سیارات و چۆتان کردو نان خواردنێکە ڕووداوێکە تووڕەبوونێکە هیچ بۆ مامۆستا لێت عاجز بێ. مامۆستا قەت لێم عاجز نەبوو هەمیشە پەیوەندیشی زۆر پتەومان هەبوو بێکەوە طبعا فەرقی عمر هەبوو لە بینی من و مامۆستا بەڵام ئەمەنە لە یەک نزیک بوو بووینەوە ئیتر بینی من و مامۆستا هینتیانە مابوو بربەستی تیانە مابوو دائما بە سیارە هاتوچوومانە کرد بۆ ئەولا ئەچین بۆ ئەملا و ئەولا دایمە هەوڵێدا قسەی خۆشم بوو بکە دایمە هەوڵێدا دوایی مامۆستا یەک عادەتی هەبوو بچوینایەتە هەر شوێنێک وەختی نوێژ بە کەسی نەئەوێت هەسە نوێژەکە بکە خۆی چوو نوێژێ کردی تر بە کەسی تری حراج ناکرد نەیە و هەسە نوێژ بکە هەستە بە ینی جۆری بانگەوازەکەی بە جۆرێک بوو تونڕەوی تێدا نەبوو ناچاکرد مامۆستا تونڕە و نەبوو مامۆستا کەسی ئیجبار ناکرد لەسەر هیچ شتێک لەگەڵ حتا لەگەڵ ئەوانەشی کە خۆشیان ناویست و دائنیش لەگەڵیانە بۆ ئەوەی قسەیان لەگەڵا بکە و بڵین تێڕوانین یەکتری نزیک ببنەوە لە یەکتری مامۆستا هەرمیان ڕۆ بوو هەر ڕووخۆش و قسە خۆش و هەمیشە من مامۆستایم بە تووڕێی نەبینیوە مامۆستام بە تووڕێی نەبینیوە ئەبەدەن من سجن کرام لە زمانی حکوومەتە عەزەتێکی زۆر درام و دوایی یەکێ لەوانەی کە هەوڵی دابوو ئەوەی لەگەڵ خزمەتی باوکم و ڕەحمەت بیا خۆشیقاری کوێسە هاتن بۆلام بۆ ئەمنی سلەیمانی ئەیتر لەوێش لەو وەزعەشا سوعبەتی لەگەڵا کردم مامۆستا کە بەر بووم زانی مامۆستا من کە لە زیندان بە عەفوات ئازاد کرام و هاتمەوە زانی من وازم نهێناوە هەر خەریکم وتی ئەم جارە هەر خۆت نا منی ژەبەی لەگەڵ خۆتا بۆ یادام ئەوە شتێکە لەوانەیە کە لە بیرم ناچێتەوە ینی وەکو پێکەنینێک بڵێ وتی ئەم جارە هەر خۆت نا منی ژەبەی لەگەڵ خۆتا بۆ زۆر باشە زۆر جار من ئێستا و پرسیارم بۆ دروست بوو کە بینی کەسێک کە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتیە زۆر ئیشی کردو ئەڵێندێک چی کردووە زۆر تەمەەن زۆر بابەت هەیە ڕووداوێکی زۆر گرنگ ئەگەر مامۆستا تەداخلی نەکردای ڕەنگە کێشەی کۆمەڵایەتی زۆر گەورە دروست بووە یاخود کێشەی سیاسی و کوشتان زۆر دروست بووە لە ژیانی تۆ زۆر سلات سەرنجڕاکێش بوو بێتەوە مامۆستا لەو ڕۆژیان تەداخلی کردوێت و وەزعکی هێور کردوێتەوە مامۆستا کە لە نەوێ بوو مامۆستای نوێ بوو خەڵکی نوێ لەگەڵ کۆمەڵێ ساحب مڵکی ئەوێ و بەگزاکانی ئەوێ ناڕێک بوون ئەو فترەی مامۆستا لەوێ بوو هیچ ناڕێکیەک و هیچ خراپەیەک و هیچ شتێک دروست نەبوو لە نێوانیانە هیچ لەو شتانەی کە من معجب بووم پێی ئەوە بوو کە لە نەوێ ئاشتەواییەکی دروست کرد تا مامۆستا لەوێ بوو هیچ ناڕێکیەک و هیچ بەگژاچوونێک دروست نەبوو لە بینی ئەو دوو تەرەفە لە ڕووی کۆمەڵایەتیشەوە کاریگەرێکی زۆر باشیە بوو
ئەمە ڕووی کۆمەڵایەتیە بێگومان ئەمەی کە عرض دەکەم ڕووی کۆمەڵایەتیە کە نەیەشت هیچ شتێ ڕووبدا لەو دێ و لە شوێنەکانی تریش هەروەها لە بینی مامۆستاکانە بعضی جار خلاف دروستە بوو مامۆستا ئەداتی ئاشکردنەوە و ئەداتی بە یەک گەیشتن بوو زۆر جار لەوانەیە بینەر یاخود هاوڵاتی بپرسێ کەسایەتێکی وە وەکو مامۆستا محەممەد بەرزنجی خوا لێ خۆش بێت نەرم و لەسەرخۆ و میانڕە بوو بێ چۆن توانێتی لە حزبێکی ئیسلامی کار بکە کە بڕای بە خەباتی چەکداری هەبوو دژ بە حزبی باز ئەم دوانە چۆن یەکیان گرتوتەوە تێڕوانین ئێوە چییە لەو بارەیەوە سەبار من هەرگیز بیرم ناکردەوە مامۆستا ڕۆژ لە ڕۆژان چەکی پێ ببینم ینی دوای ڕاپەرنجیشکە هاتەوە هەگەگەیشتە سلێمانی بەڕەحمەت بێت لە خزمەتی باوکمان چوین بۆ خزمەتی هەر چەکی پێ نەبوو ینی قەت بیرم ناکردەوە مامۆستا ڕۆژ لە ڕۆژان چەکی پێبێ یا بچێتە ریزی پێشمەرگە و بچێ بجەنگێ بەرامبەر بە هیچ کەسیانی بەڵام دوایی دەرکەوت مامۆستا کە وەختی هات ئەچێت چەک هەڵ ئەگرێ و تێ ئەکۆشێ لە زدی ئەو ڕژێمەی کە غەدری لە کوردە کرد غەدری لە ئەمنەتەوە گەورە کرد واتە توانین بڵین ئەوەش یەکێکی ترە لە سیفەتە باشەکانی مامۆستا قۆناغێک کە پێویست بۆ تۆ دژی ڕژێمێکەوە زڵم لە ئاین و شەرەف و کەرامەت و نیشتیمان و خاکەتەکە بێگومان چەکیش هەڵگرتن ڕەنگە بەشێک بێت لە شانازی نەک بەڵێ ئیتر ئەو مامۆستا کە زانی پێویستی پێیەتی کە زانی ئیترەمە وەختێتی ڕۆیشت و چەکی هەڵگرت و ئیمانی وا بوو کە ئەبێ بزوتنەوەیەکی چەکداری لە دژی ئەم حکومە ناڕەوە فاشیە دروست ببێ و هەوڵ بدەن کە کورد ڕزگار بکەن مامۆستا لەگەڵ خانەوادەی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی ئێستا عیلاقەتان چۆنە و زۆر جار لەسەر ئایدیا و فکری مامۆستا قسە دەکەن یاخود هیچ پێشنیار و گفتارێکە بووە لەسەر پرۆژە لەسەر ژیانی مامۆستا هەتا ئێستا پەیوەندیمان وەکو خۆیەتی و من و مناڵەکانی هەر هاتوچوومان هەیە و وابزانم دوێنێ کەی بوو مامۆستا سەباح هاتە لای من لەوێ لە خزمەتیا بووم پەیوەندیمان نەپسراوە هەروکو خۆمانین ئەو وەفایی کە مامۆستا هەی بووە الحەمدولله لە خانەوادەکەیە هەیە و بە وەفاییەکە هەرماوە الحەمدولله و کوڕەکانی الحەمدولله ڕێگەی مامۆستایان بەرنەداوە زۆر دڵمان پیان خۆشە و مامۆستا دکتۆر سەباح بەرزنجی یەکێکە لەوانەی جێگای شانازیمانە و شانازی پێوەکەین کە لە جێگەی مامۆستا جێگەداری مامۆستا و جێگا و ڕێگای ڕۆژڵامان هەیە بۆی پیاوێکی بەڕێز زۆر باشە مامۆستا ڕەنگە و دەرفەتەی بۆ تۆ هەبوو بێ لەگەڵ مامۆستا بژیت لە سەردەمی لاوی و بگرە ڕەنگە زۆر با بڵێن سەرەتای لاویشەوە تا وەفاتی کرد ڕەنگە کەسێکی تریا خۆت کەمتر لە هەنێ خۆناغا لەگەڵ مامۆستا بوو پێ هەوڵت نەداوە لە چوارچێوەی ژیانی تایبەتی خۆت لە چوارچێوەی یادەوەریەکانی خۆت شتێک بنووسی لەسەر مامۆستا کە مەسەلەن هەم ئەوانەی بیانەوێ مامۆستا بناسن وەکو فکر و ئایدیا سوودی لێوەربگرن واتە خۆت بۆ خۆت نەکرد لە دەرەوەی پرۆژە و شتی گشتی من تا ئێستا شتێکم لەسەر مامۆستا نەنووسیوە بەڵام ئەگەر بزانم هەوڵێک هەیە ئەگەر بزانم کەسانێک هەن ئەیانەوێ ژیانی مامۆستا و بەرهەمەکانی مامۆستا زیینوو بکەنەوە منیش ئامادەم ئەوەی کە لە خزمەتیا بووم و ئەو فترەی کە شارەزاییم هەبووە لە ژیانی ئامادەم چیم پێ بگرێ کەم تەرخەم نەبوو زۆر باشە مامۆستا کە وەفاتی کرد ئەوەی ئاگاداربووی نەخۆش بوو چۆن بوو وەفاتکردنەکەی مامۆستا نەخۆش بوو فترەیەکی تر من ئەو فترانە زۆر سرم لێدا چوومە خزمەتی مامۆستا لە مردن ناترسا یەکێ بوو لەوانەی کە معجب بووم بە هەموو ڕاکانی کە وەختی نەخۆش کەوت لە مردن ناترسا و ئەیزانی ئەوە حقیقەتێکە بمرێەوە بێ بڕوە هەمیشە نەسیحەتی ئێمەیە کرد کە لە مردن نەترسین ئەگەر کردەوەمان باش بێ و بتوانین وا بکەین ئەگەر مردین بڵین ئاسوودە ویژدان بمرین مامۆستا وا بیری کردەوە وەختی نەخۆشیەکەشی زۆر بوێر بوو زۆر ئازا بوو وەکو عەرزم کردن لە مردن ناترسە لەسەر وەسیەتی خۆی بوو لەو ناوچەی نێژرا بەڵێ لەسەر وەسیەتی خۆی بوو جەنازەیەکی زۆر قەرەباڵخی بوو خەڵکێکی زۆر بوو ئێمە تقریبەن کیلۆمەتر و نیوێک بە پێ ڕۆشتین تر سیارە ڕێگای نەبوو بڕوە هەتا گەیشتینە سەرگەت من لەسەر و بابەتە پرسیارێک یعنی زۆر جەوهریە پێشتریش یەک دوو جار پێم خۆش بووم لایانی تەندروستی مامۆستات باز لەوە دەکەن مامۆستا لە تەواوی ژیانی سیحەتێکی زۆر باشی هەبووە یعنی بینین یعنی مەبەستم بێڕێزی نیە بەس جاران با بڵێن چ مامۆستایان ینی چ فەرمانبەران هەتا لایەنە سەربازیەکانیش هەموو دەمان بینین ڕەشیق و جسمێکی جوان و سەلامەت بە بەراورد بە ئێستا لە هەموو بارەکان تێک چووە
لایانی تەندروستی مامۆستا و لایانی خواردن و وەرزشی چۆن بوو دەڵێن زۆر کەم گرنگی بە بەلایانی وەرزشبوونەکە دەدا زۆر گرنگی بە خواردن وانە نەدەدا مامۆستا نازانم ینی خواردنی زۆر کەم بوو خواردنی کەمە خوارد و نازانم ینی قەت نمبینی مامۆستا وەرزش بکایە قەت نمبینی نەشم بیستوە ئەو فترە زۆرەی کە بەیەکەوە بووین ڕەنگە وەرزشی پیادەڕەوی و نەمبیستوە مامۆستا وەرزش بکە و قەت باسیشی نەکردو لای من باسی نەکردووە من وەرزشەوان بووم طبعاً ئەو وەختە کە من لەگەڵ مامۆستا تێکەڵاو بووم وەرزشەوان بووم ڕۆژ لە ڕۆژان باسی نەکردو تۆ چیەکەی ئەمە خەریکی چیت ئەبەدەن تەداخلی نەکردووە خۆشیم نەبینیوە بەخوا وەرزش بکە خۆشم نەبینیوە کە بەڵام لاشەیەکی باشی هەبوو لاشەیەکی هەبوو کە هەتا ئەم دوایانش دوور بوو لە نەخۆشی من کە ئەمری خوای کرد واتە سەورەکەم مامۆستا خۆی ئەیزانی ئیتر نزیک بۆ تۆ ئەمرێ چونکە هەمیشە باسی ئەوەیە کرد کە مردین ئەبێ بە ڕووس سووری و بە ڕووسپێتی بمرین و بچینە بەر دەرگای خوا مامۆستا یەکێک لەو بیرانی کە هەیبوو سفرکردنەوەی خاڵی ناکۆکیەکانی بوو لەگەڵ نەیارەکان یاخود لەگەڵ دەوروبەری ینی ئەم جۆرە سیاسەتە لە ئێستاشدا لە زۆرێک لە وڵاتان و لە نێوان حزبەکانیشدا پەیڕۆ دەکرێت تا چەند گرنگە لە ئێستادا ئەو پەیڕۆ بکرێت وە ئەم بیرەی ئەم فکرەی جێبەجێ بکرێت ببوورە لە دنیا دەرچوونی مامۆستا خەسارێکی گەورە بوو لەو بوارەکەوت چی لە ناو زانایانی ئیسلام و چی لە ناو مامۆستا ئاینیەکانە و چی لە ناو کۆمەڵایەتی و سیاسیەکانیشە چونکە مامۆستا هەمیشە هەوڵیەوەیەدا کە ئاشتەوایی دروست بکە داخەکەم کە مامۆستا ئەمری خوای کرد زۆر لەو شتانە کاڵ بوونەوە مامۆستا ئێستا ئەگەر وجودی هەبووایە ڕەنگە زۆر ئەم ناڕێکی و ناتەبایی کە هەیە ئێستا ڕەنگە نەمایە زۆر هەوڵیدا حیزبە ئیسلامیەکان لە یەک نزیک بکاتەوە مامۆستا زۆر هەوڵیدا ئەو حیزبە ئیسلامیانەی کە لە کوردستانان یەک بگرن و وا بێت کە یەک بیرکردنەوەیان هەبێ یەک بیر و ڕایان هەبێ بەرامبەر بە دین بەرامبەر بە کوردایەتی بەرامبەر بە حیزبە عیلمانیەکانی تری کوردستان حیزبە نەتەوایەتیەکانی تری کوردستان مامۆستا خلافی نەبوو لە گەڵ حتا نایارەکانیان کە دائەنیش لەگەڵیانە مامۆستا وەکو دۆست قسەی لەگەڵا کردن بیری ناکردەوە ئەمە نەیاریەتی و ئەبێ بەتون قسەی لەگەڵا بکە هەمیشە وا بیریە کردەوە یەک دوو جار باسی ئەو شتانە کراوە و من لەگەڵ مامۆستایەکە ناڕێکیم هەیە ئەگەر چوون بۆ لای خۆ نابێ بڵێم هاتوون 5-6 بۆکسیشی لێ ئەوم ڕێشێکەوەم لەگەڵتا هەمیشە وا بیریە کردەوە هەمیشە وا بیریە کردەوە ئەگەر چوو بۆ شتێک لە پێشەکی بۆ داهەنا و لە پێشاهینی هەبوو تەختیتی هەبوو خاڵی هاوبەشی هێنا خاڵ ناڕێکەکانی هەمیشە دوورە خستەوە هەوڵێدا خاڵە هاوبەشەکان زۆرتر بکات لەوەی لە خاڵ ناڕێکەکە ئەوە صفاتی مامۆستا بوو زۆر ڕاستە وڵا بەداخەوە یعنی وەکو بەڕێستان فەرمووتان وەفاتی مامۆستا کارەساتێکی گەورە بوو دەبینی چەندە ئێستا مەسەڵەن پێویستمان بەوەیە کەوا ڕێککەوتنی نێوان هێزە سیاسی ئیسلامیەکان بەجیا هەموو لەلایەک و وەروەها مەسەڵەن مامەڵەی باشی ئەم بەشە لەگەڵ هێزە سیاسیەکانی تری کوردستان کەوابەندە لە ڕووی سیاسیەوە نەبن بەس پرسیارە جەوهەریەکە یعنی ئەتوانین بڵێن ئەمەیە مامۆستا کاتێک کاری بۆ ئەوە دەکرد هێزە سیاسیەکان یەک بن واتە ئەمە هێزی سیاسی ئیسلامیمانەیە و هێزی سیاسی ئەلمانیشمانەیە ینی مەبەست بۆی ڕۆنتێر یەکخستن یاخود ڕێککەوتنی ئەم هێزانە هەموو حیزبە ئیسلامیەکان بکاتەوە بە یەک ینی مامۆستا بیری لەوە دەکردەوە بیری لەوە کردەوە بەڵێ جارێک لە ماڵی ئێمە دانیشت بووین مامۆستا سەلاحی مامۆستا مەلا محەممەی لەوێ بوو ئەمینداری یەکگرت و کۆمەڵێک لە سەرکردەکانی بزوتنەوەکانی ئیسلامی لە ماڵی ئێمە بوون مناسبەیەک بوو لێ من لە خزمەتیان نبووم مامۆستا هەر لەو دانیشتنە باسی ئەوەی کرد ئێمە بۆچی یەکتری نەگرینەوە بۆ هەوڵ نەدەین ئەم حیزبە ئیسلامیانە یەک بگرن و یەک بیر و ڕایان هەبێ هەر بە پێکەنین بە منی وتی ئەوە تۆ لەگەڵ هەموو ماناوەزع باشە بۆ هەوڵ نادێ وتم مامۆستا ئەگەر تۆ جەنابە بێتە ناوەوە من لەکوێ دیارم تۆ خۆت وەرە دەستی پێ بکەوە ئەوەی تر منیش لە خزمەتتان چیم پێ بگرێ واتە فکرەکەی هەبوو ئیشیشی بۆ کرد ئیشی بۆ کرد بەڵێ ئیشی زۆر بۆ کرد بەدەل لە حیزبە ئیسلامیەکان بۆ حیزبە ئیلمانیەکان چی بوو بەڵێ زۆری کرد زۆر جار ناکۆکیان هەبوو زۆری کرد هەمیشە مامجال زۆری خۆشەویست مامجال زۆری احترامی کرد هەروەها کاک مەسعود بەرزانی
و زۆر هەوڵێدا لە یەکیان نزیک بکاتەوە زۆر هەوڵێدا لە وەختی ناکۆکیەکانە دایمە مامۆستا ئامادە بوو هەرکە ناکۆکی دروستە بوو ئەگەیشتە ئەوەی خەڵک ئەیزانی و ناکۆکی دروست بووە مامۆستا ئامادە بوو بۆ ئەوەی بە یەکیان بگەێنێ و لە یەکیان نزیک بکاتەوە بە پرسیارەکە تۆزێک بەڕێستان حکمی ڕۆژنامە نووسیەکەت و ئەزمونێکی سیاسی و وەروە هەلاوێک کە لە سەرەتای لاوی لە سیاسەتیش بووی با من پرسیارێکی سیاسی بکەم ئەو هەوڵەی مامۆستایایی بۆ یەکگرتنی هێزە سیاسی ئیسلامیەکان یاخود ئەو فکرەی هەیبوو ئەو هەوڵەی یای تۆ هەستت پێکردبێ ئەو هۆکارانە چی بوون نەیتوانی ئەوەی لە مێشکیا بوو بەرەو پێشی بەرێ مامۆستا ئەو هەوڵی ئەیدا من واتە سەوڕەکەم هەر خۆی بوو ئەوانی تر ڕەنگە بازێ بەرژەوەندیان هەیە ڕەنگە ئەی بۆچی ئەبوون بە ئەم حیزبانە بازێ بەرژەوەندی و بازێ خلافاتی بیر و ڕاوای لێ کردوون لەبەرەوە ئەوان دەستیان لەوە بەرنەئەدا و بەڕاستی مامۆستاش لەو بوارە هەر خۆی بوو یاری دەدەر و بڵێن هاوبیری لەو مەسەلەیە کەم بوو ڕاستە مامۆستا ڕەنگە کاتمان زۆر نەمابێ بەڵام پێم خۆشە ڕەنگە ئێمە بە ئەزمموی کەمی خۆمان وەروە نەزانین و نەشارەزاییمان لە ژیانی بەرز و بە ڕێزی جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجی شتێکمان نەتوانی بێ بپرسین یا خۆت لە هەمبەر ئەو عیلم و معریفەت و وەروە دیبلۆماسیەتی مامۆستا پەیمان بە هەنێک پرسیار نەبرد بێ شتێک خۆت پێت خۆش بێ لەسەر ژیانی مامۆستا لەسەر ئەو بابەتانەی کە پێشتر باسمان کرد سیاسی کۆمەڵایەتی ئاینی خزمایەتی بە وەفای مامۆستا شتێکەوە ئێمە نەمان وتبێ لەم چەند خولەکەی کەوا ماومانە قسەی لەسەر بکەی مامۆستا وەکو ئەرزم کردن لە سەرەتاوە پیاوێکی بە وەفا بوو پیاوێکی بە ئەمەک بوو بەرامبەر بە هەموو ئەو کەسانەی کە لەگەڵ یاناژیا بوو لەگەڵ یاناژیانی برد بۆ سەر خۆزگە لێکۆڵینەوەیەکی باش لە ژیان و لە بەرهەم و لە ڕێڕە و لە بیرکردنەوەی مامۆستا بکرایە و چاپ بکرایە بە ئاواتەوە ئەو شتانەی مامۆستا ون نەبێ و لێرەوە داوا لە خانەوادە بەڕێزەکەی و مامۆستا سەباح بەرزنجی یەکەم کە هەوڵ بدەن لێکۆڵینەوەیەک شتێک بۆ مامۆستا دروست بکرێ و چاپ بکرێ بۆ ئەوەی ئەو شتانەی کە ئەو خزمەتی کە کردوێتی بەرامبەر بە ئاینی ئیسلام و بەرامبەر بە نەتەوایەتی نەفەوتێ و نەوەی نوێش شارەزا بنی زۆر بەڕێز مامۆستا حەمەسایی حاجی مەلاکەریم نووسەر و ڕۆژنامە زۆر سپاس کە میوانی بەرنامەکەمان سپاس بۆم سپاس دەکەین کەوا لەم بارەدۆخە تەندروستی منیش سپاسی ئێوە ئەەکەم زۆر ئەم کارەتان زۆر ئەنرخێنم و زۆر بەرزەی نرخێنم کە لە یادی کۆچی مامۆستایەکی وەکو مامۆستا شێخ محەممەد کە خەسارەتێکی گەورە بوو بۆ کورد منتان بان کرد و ئەوە بتوانم شتێک لەسەر مامۆستا و بە وەفایی مامۆستا باس بکەم زۆر سپاس مامۆستایان سپاس بۆ بەشداری کردن بەڵێ ئازیزان مامۆستا نیو سەدە تێکۆشانی لە ڕابوونی ئیسلامی و لە بزافی ئیسلامی داهابەوە ڕۆڵ و کاریگەریەکی هەبوو لە هەرێمی کوردستان نەک تەنها بۆ حیزبە ئیسلامیەکان و بۆ لایەن ئیسلامیەکان بەڵکو حیزبە نەیارەکانیش حیزبە ئیلمانەکانی شایەتی لە ڕۆڵ و کاریگەری مامۆستا دەدەن ئەمڕۆژ ئەم بەرنامەیەمان کۆتایی پێنا بە یارمەتیە و کارمان نیواخوازی کە سەرجەم بڕگە بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ خواتان